پرسیارەکە کە هاتووە کەسانێکی دەوڵەمەند کەسانێکی خوا پێدا و هەن الحەمدولله کە کاتێک قسە دەکەن بە ئەرقامی بەرز و گەورە قسە دەکەن ماڵ و سامانیان داوا دەکەن خوای گەورە زیاتر بەرەکەتیان بۆ بڕێژێتە ماڵ و سامانیان بە حەڵاڵی و خێر و بەرەکەت بەڵام پێویستە ئەوانیش شکری خوای گەورە بکەن و بزانن ئەو ماڵ و سامانە لە چیدا سەرف دەکەن کاتێک کە جیرانێک ئیمانی تەواو نابێت کە برسی بێت و جیرانەکەی تری تێر بێت و جیرانەکەی تری برسی بێت بەس جیرانەکەت برسی بێت تۆی کە جیرانی ئەوی ئیمانە تەواو نییە ئەی چۆن لە شارێکدا خەڵکانێک ماڵ و سامانێکی یەکجار زۆریان هەیە و سەیریش دەکەن خەڵکێکی فەقیر و هەژاری زۆر هەیە لە شارەکەدا ئەوڕیان لێ نەدەنەوە لایەن بەلادا نەکەنەوە بەزەیان پیان دانەیەتەوە بەڕاستی براکانم نیشانەی لاوازی ئیمانە بۆیە براکانم هەر یەکە و خوای گەورە لە بوارێکدا تاقی دەکاتەوە ئەوەی کە ماڵی پێدراوە خوای گەورە بە ماڵ تۆی تاقی کردوتەوە ئەنفق عەلەیک دەوڵەمەندەکان ماڵ ببەخشن بە فەقیر و هەژارەکان واللهی خوای گەورە زیاترتان پێدەبەخشێت زیاترتان پێدەبەخشێ و یەکێک لەو شتانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام سوێندی لەسەر خواردووە ئەوەیە کە ما نقص مال من صدقة هیچ ماڵێک بەهۆی سەدەقە و خێرەوە واللهی کەم ناکات زیاد دەکا قەسەماً بالله بەس کەم ناکات بۆیە ئامۆژگاریم بۆ دەوڵەمەندەکان ئەوەیە کە خێر و چاکە بکەن لەگەڵ فەقیر و هەژارەکان و بەزەیتان پێیان دابێتەوە چۆن تۆ ژیانت خۆشە ئەگەر بێت و ئیش نەکەیت و تاوەکو دەجیلی دوای خۆت لە نەوەکانیشت ئەو ماڵ و سامانی تۆ بەشیان دەکات واش هەوڵی زیاتر دەدەی بەڵام سیر دەکەی لەو لاوە جیرانتە یا لە شارەکەتدا چەندان خێزانی تێدا کرێ خانووی پێ نادرێت واللهی نانی ئێوارەی نییە بیخوات پارەی نیەجلی پێ بکڕێت ئیشی نەخۆشخانە و عیادەی هەبێ واللهی ئیمکانیەتی نییە بۆی بچێت تەڵەبەیە لەوانەیە پارەی پێ نەبێ بۆ دەوامەکەی پێ بڕوات بۆیە پێویستە بەڕاستی ئاور بە ئەو کەسانە بدرێتەوە کە فەقیر و هەژارن یارمەتیان بدرێ بەنیەتێکی خاڵسەوە بیکە هەم لای خوای گەورە ئەجرت بەرز دەبێتەوە هەم بۆ دنیاشت پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام سوێندی خواردووە کە ماڵت بە خێرکردن کەم ناکە واللهی زیاد دەکات و دڵی فەقیر و هەژاریش خۆش دەکەیت و مەحەبەت و برایەتیەکیش دروست دەبێت لە بینی تاکەکانی کۆمەڵگادا فەقیر کاتێک کە دەبینێت دەوڵەمەند یارمەتی دەدا دوعای خێری بۆ دەکا خۆشی دەوێ ڕێزی لێ دەگرێ بەڵام کە ببینێ دەوڵەمەندەکە بە کەیفی خۆی لە ژیانی مادی خۆش و ڕەفاهیەتدایە ئەویش لە ژیانێکی ناڕەحەتیدایە حەقت دروست دەبێت لە دڵیدا بەرامبەری سراع و دوژمنایەتی طەبەقات دروست دەبێت کۆمەڵگایەکی لێکترازا و دروست دەبێت خوای گەورەش لە دەوڵەمەندا تووڕە دەبێت بۆیە ئامۆژگاریم ئەوەیە کە ئەم باسە بە هەند وەربگیرێت و مەرج نییە ئیلا بڵێن بە ئاشکرا وەرە یارمەتی فڵانە کەس بدە چێ دەناسن فەقیر و هەژارە یارمەتی بدەن یاخود ئەگەر کەسانێک بەم کارەوە هەڵسن کە ئەمین بن بزانن چێ فەقیر و هەژارە یارمەتی کۆکەنەوە پێیان ببەخشن هاوکاری ئەوانە بکرێت تەعاونیان لەگەڵ بکرێ هەر کارێکی باشە خوای گەورە یارمەتی هەموو لایەکمان بدە بەختەوەرمان بکە ئەخیرمان خێر بکە والحەمدولله وصلى الله وسلم على رسول الله والسلام عليكم